جەلەولا ئەو شارۆچکە جێناکۆکەی پارێزگای دیالەیە کە بە درێژایی مێژوو گۆڕەپانی شەڕ و ململانێ بووە. پێکاتەکانی کورد، عەرەب و تورکمان تەنانەت لەسەر ناوی شارۆچکەکەش ناکۆکن، هەریەکە و ناوێکی جیاوازی بۆ داتاشیوە. جەلەولا ناوێکە زیاتر عەرەبەکان بەکاری دێنن، کوردیش دەڵێن جەلەولا لە بنەڕەتدا ناوی گوڵاڵە بووە. جەلەولا لای تورکمانەکانیش بە قەرەخان ناو دەبرێت. کاتی فەرمانڕەوایی عومەری کوڕی خەتاب خەلیفەی ڕاشدین شەڕێک بووە لە ساڵی 16 هجری کە بکاتە نزیکەی 637 زاینی. لەو شەڕەدا خەڵکێکی زۆر کوژراوە، وەکو عەرەبەکان ئەڵێن جەلە لەلقەتلا، یعنی ئەوەندە هین زۆر بووە، تەرم زۆر بووە، کەوت کەڵەکە بووە لەسەر یەک، لەسەر ئەو جەلە لە نایەناوە جەلەولا. هەرچەندە عەرەبەکان دەڵێن جەلەولا لە جەلە خورماوە هاتووە، واتە کەڵەکەبوونی تەرم، بەڵام لە هەندێک سەرچاوەی مێژووییدا سەرچاوەی ناوی جەلەولا گێڕدراوەتەوە بۆ وشەی جڵەوی کوردی. جەلەولا لە ساڵی 1534 زاینی و لە سەردەمی فەرمانڕەوایەتی سوڵتان سلێمانی قانونی دەسەڵاتداری عوسمانیەکاندا ناوەکەی گۆڕدراوە بۆ قەرەخان. لە ساڵی 1958 کاتێک حکوومەتی عێراق شارۆچکەکەی کردە ناحیە، دیسانەوە ناوەکەی لە قەرەخانەوە بۆ جەلەولا گۆڕیەوە. جەلەولا لە ساڵە کۆنەکان و یاخود لە کاتی دەوڵەتی عوسمانی ئەو کاتە تورکمانێکی زۆری تیا بووە کە جەلەولا ناوی قەرەخان بۆ لای ئێمە. بەڵام کەچی ئێستا دوایەوە گۆڕا بە جەلەولا، دوای ئەمە ڕووداوەکانی داعش کرا بە گوڵاڵە. هەرچی بێت جەلەولا شوێنێکی گرنگە لای ئێمە، ئەگەر بە قەرەخان بێت، ئەگەر بە جەلەولا بێت، ئەگەر بە گوڵاڵە بێت. هیوادارین جەلەولا یاخود ئەو مەنتقەیەکەوە ئێمە پێڵێن قەرەخان بە ئاشتی بژین. دوای ڕوخانی ڕژێمی بەعس و باڵادەستبوونی هێزە کوردیەکان بەسەر جەلەولادا، لە نێوان جەلەولا و قەرەخاندا زیاتر ناوی گوڵاڵەیان بۆ ئەو ناحیەیە بەکاردەهێنا. سەرچاوەیەکی دکتۆر عەبدوڵڵا غەفوور لە کتێبێکی دەربارەی ئەو ئەتنۆ بیلۆگرافیای باشووری کوردستان باسیەکە، ئەڵێ ناوی گوڵاڵە بووە و عەشیرەتی سنجاوی و هەروەها زەڕگۆشەکان لەوێ ژیاون، وە گوڵاڵەوەکو ئاماژەیەک بۆ ئەو منتیقەیەکی سەوزایی و گوڵ و گوڵزار و زۆری تیا بوو بەحساب، یعنی بەو مانایە دێت. هەرچەندە لە کۆندا زۆرینەی دانیشتوانی جەلەولا کورد بوون، ئەمەش بە پێی هەندێک لە سەرچاوە مێژوویەکان، بەڵام لە ئێستادا عەرەب زۆرینەی دانیشتوانەکەیەتی و کورد و تورکمان بوونەتە کەمینەیەکی زۆر کەم. بەڵام وەکو ئەوەی کورد ببێتە کەمینەیەک، ئەوە لە دوای ساڵی 1975 بووە، وەختێکە خێزانێکی زۆر لە کوردی لە نێو سنتەری جەلەولا هەروەها لە دەرەوە لە گوندەکان دەرکران و ماڵ و خاکیان لەلایەن حکوومەتی عێراقیەوە درا بە عەرەبی هاوردە لە شوێنیوان عەرەبدانە. لەو کاتەوە زیاتر بوونەتە زۆرینەوە، ئێستا دیارە ڕێژەیەکی یەکجار زۆر عەرەبی تایە. جەلەولا بە درێژایی مێژوو گۆڕەپانی شەڕ بووە، هەر لە سەردەمی ئیسلامەوە تا ئێستا ناکۆکی لەسەر ئەو ناحیەیە بەردەوامە. لە ناوەڕاستی ساڵی 2014 کاتێک داعش ناحیەکەی کۆنتڕۆڵ کرد، نزیکەی 200 پێشمەرگە لەو ناحیەیە گیانیان لەدەستدا. ئێستاش هەرچەندە ناحیەکە لای حکوومەتی عێراقە، بەڵام کورد هەر چاوی لەسەرێتی. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، جەلەولا.